سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی لەگەڵ پەیمان ئەم جارش لە شارە جوانەکەی کەرکووکۆ لەگەڵتانی یەکێک لە هونەرمەندە دەنگ خۆش و کۆن و دێرینەکانی ئەم شارەمان بەسەر کردوێتەوە. اینجا ئێمە لە کاتی ئامادەکاری پرۆگرامای ویستم بەپەلە دەست پێ بکەم بۆ ئەوی گومان لەو گۆرانێ بێ مامۆستا گۆرانی بۆ منداڵەکەی دەڵەکەیش مامۆستا حەسەن غەریبە. باوکت بە وشەی کوردی ناوتی ناوە ئاوەدان 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 چەند شیرین و جوانە دێتە دێری سەر زمان چەند شیرین و جوانە دێتە دێری سەر زمان سەر زمان. ئەی بژی دەنگت خۆش بێ چۆنی مامۆستاگیان بەخێر بێنی تەندروستی چۆنە؟ زۆر سپاس بۆ ماشەڵڵا و بەخێر بێن مناڵە جوانە کوڕەنە؟ بەڵێ بەخێر بێن سەرچاو کاک ئاوەدان بەخێرتانەکە بەخێراتان. زۆر زۆر سپاس هەر تەمەن درێژ بێ کاک ئاوەدان. جامە وتمان با یەکسەر دەست پێ بکەین لە کاتی ئامادەکاریە گۆرانی بۆ کاک ئاوەدانەوە بۆی ئەم پارچێشی تیا بێ پرۆگرامەکە. ئەمە چەندەم مناڵە؟ وەڵا ئەمە تر لە دوای 5 خوشک ئەمە کاک ئاوەدانە هات. ئەی تەمەن درێژ بێ یاخوا بۆیە ئەمەنە شیرینە گۆرانی بۆ ئەڵێ تەمەن درێژ بێ یاخوا. با تۆزە کاک ئاوەدانمان لەلا بێت ئەجا تۆ سڵاوێکی خۆت لە بینەران بکە چەنێکەونی دەنگنیە. سەرچاوم زۆر خۆشحاڵم بە هاتنتان. بەڕاستی من هەموو کاتی وتمە ئێوە ئاوێنەی هونەرمەندن دەستان خۆش بێ بەسەرهاتنەوەی بڵێن هونەرمەندانەکەن و لە ئەحواڵی هونەرمەندانە پرسن بەخێر بێن سەرچاو. چاو خۆش بێ زۆر سپاس کاک ئاوەدان لە باوشی مناستەکەم هەست بە غەریبیەکە با حەزێکی بۆی گەرمای نەبێت و بێتاقەت نەبێت لە دەرەوە. ئێمەش دەست بە پرۆگرام بکەین. بەخێر بێنێ وەرە کاک دووبارە بەخێر بێن سەرچاو. مامۆستاگیان تەندروستیت باشە؟ الحەمدولillah لەخوا بەزیاد بەچیەوە خەریکی؟ وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ من ڕۆژانە دێمە ئەم باخەی خۆم زۆر ئێواران تر لەگەڵ ئەو دار و ئەو گوڵ و ئەو گوڵە جوانانە ئێستا تێکەڵ بە سروشت بوو یانی لەگەڵ هونەرا چۆنی؟ باشم الحەمدولillah زۆر جارکە هۆنراوەیەکی ئاوازێدا بنم دێمە ئێراکە لێرە لەگەڵ ئەم سروشتە جوانەیە خۆم تێکەڵەکەم و ئاواز و شعری وا جوانە نووسم. ئەربژی هەڵبەت بەشێکی زۆری سەرچاوی ئیلهام لە سروشتەوەیە ئەنجا جا بگاتە سروشتی جوانی خاکی خۆت و شاری خۆت و وەتەنی خۆت. مامۆستا لە کۆنەوە کارە هەیە با لە دەستپێکەوە دەست پێ بکەین هەڵبەت بینەر تۆ ئەناسێ بەڵام هەر جوانە جارێکی تر پێناسەیەکی تر و ناساندنێکی تر بۆ جیلێک کە ڕەنگە تۆ نەناسێنە سە بەشێکی زۆری جیلەکان ئاشنان بە گۆرانی بێژ و هونەرمەندە تازەکان و گرنگیشە بەشێکی زۆری هونەرمەندە کۆنەکان کە هێشتا ماون و خزمەت ئەەکەن بناسن. مامۆستاگیان لە ساڵی چەندەوە دەستە بەکاری هونەری کرد؟ من لە ساڵی 86ەوە من دەستم کرد بە گۆرانی وتن. یەکەم گۆرانیم بۆ تەلەڤیزۆنی کەرکووک بوو لە ئاوازی مامۆستا نۆڤەر بوو لە شعری مامۆستا گۆران بوو بەڵام بەداخەوە ئەو گۆرانی شوورەتێکی وای نەسن وەڵڵاهی کەم لێدرا بەرنمەیەکە بوو ئەو سەردەمە بەرنمەی نەسەمات بن بلادیان پێوت خۆی بەرنمەکە عەربی بوو لە مووسڵەوە هاتن بەڵام وەکو کەرکووک ئەو کاتە 3 گۆرانی بێژیان هەڵبژارد گۆرانی بێژێکی عەربی بوو گۆرانی بێژێکی تورکمانی. من وەکو کوردێک من لەو بەرنامە بەشدار بووم کە ڕۆژ بۆ ئەو کەناڵە لەوێ بوو ماوەیەک لێ دراتر کاستەکە نەگەشتە دەستمانەوە بڵین ئارسکرێت لە تەلەڤیزۆنی کەرکووک بۆیە ئەو هینەی نەبوو. لە دوای ئەوە تر من توانیم ساڵانی بڵێن لە 92 کاسێتێکم تۆمار کرد لە پێکات بوو لە چەند مەقام و چەند بەستە و ئەو بوو وەکو مەقامی بێخاوە نەگریم و ڕەنجی 2 ساڵم و ئەوانم تای تۆمار کرد ئەوە جێی خۆی کردەوە لە دڵی خەڵکە توانیم بۆ تەلەڤیزۆنی کەرکووک گۆرانی بووکماناتەوەم تۆمار کرد ناسرایی بەڵێ بووکماناتەوە دوای پەشیمانم تر گۆرانەکان یەک لە دوای یەک بوون. باشە ئەو سەردەمە زیاتر لە بۆنە و ئاهەنگەکانە گۆرانی ئەوەترا 100% من خۆم ئەو کاتە ئێمە تیپێکمان دروست کرد لەگەڵ هونەرمەندان کاک خالد جوانڕۆ کاک فاخر کاک نەوزاد لێرەوە ڕێز و سڵاومەیە حرمەتمەیە بۆیان لەبەر ئەوەیە ئەو کاتە ئەوان بەڕاستی هاو پشتی من بوون پاڵپشتی من بوون. ئێمە توانیمان ئەو سەردەمە یەکەم کەس بووین بڵین لە ناو شاری کەرکووکە کە تیپێکی وا دروست بکەن هەم شەرقی هەم غەربی لە بۆنەکانە لە ئاهەنگانە بەشدار بین. ماوەیەکی زۆر لایەنەکان ئێمە گۆرانیمانەوت بەڵامەتر وای لات خەڵکە ئێمەی ناسی
نووسی گەماندانەوە تر خەڵک پەیوەندی پێمانە کرد بۆ ئاهەنگەکان ئەنی ئۆفیسێکیشتان هەبوو بەڵێ بەڵێ ئەو سەردەما بەڵێ ئەو کاتە وەکو بڵێن جلوبەرجێکی تایبەت و بۆ تیپەکەتان بەڵێ کارتی خۆمان هەبوو چەندەها ئاهەنگمان بگەڕن. باشە بۆ پێیکە ئەو سەردەمە زیاتر لە ئاهەنگ و بۆنەکان گۆرانی ئەو راستەکەم هەر ئەوە سەرچاوی گۆرانی بووکمان هاتەوە بێ؟ وەڵڵاهی خۆی هونەر ڕناوەستێ یعنی تۆ لە کە گۆرانیەک تۆمارەکەی دەنگ و سەدایکی هەیە حتمما تۆ ئەو سەردەمە بەوە ئەڕووی بەڵام ئەبێ هونەرمەند ڕانەوەستە شتی باشتر بکە دیارە من کاری باشترم کردو و لە ئاوازی باشترم کردو و توانیم هەتاکو ئێستاکە بەردەوامم بووکمان هاتەوە ئاواز و هەنراوی ئاواز و هەنراوی خۆمە ئێمە ئەو سەردەمە یعنی وا هەبوو خۆمان زیاد پەرامان بۆ خۆمانە برد یعنی ئەوە نەبوو بڵێن شاعرێکی بڵێن بناسین یاخود لە نزیکەوە هاوکاری یەکتری بن هەتاکو وای لێ هات چەند هونەرمەندێک چەند شاعرێک نزیک بوو لێمان وەکو کاکستار ئەحمەد لێرەوە ڕێز و حرمەتمە بووی چەندەها شعری داپێم کردم بە گۆرانی و کاک نەوزاد محەممەد شاعری بەڕێز وەروها کاکی جران شێوا خوددا ئافوریکا ئەو ئەمری خوای کرد ئەوش شعریکی ئەوم کرد بە گۆرانی کاتی خۆی و زۆر شاعرەکان تە داوای لێ بنەکەم هەندێکی ویستان ناویانم دەبینە توانیمان بەرهەم بێنین و بیکەین بە گۆرانی مامۆستاگومان لە کۆپلەیەکی بووکمان هاتەوە بە ئەنجاسنێ بەرهەمە تازەکان بۆی هەم جیلی تازە ئاشنا بێ بۆ گۆرانیەوە جیلی خۆی شیادەوەری لەگەڵ هەیە هەڵبەت تاعیکی سریعە باید جیازشت باڵم کۆپلەیەکتان هەر کۆپلەیەکمانەوە بووکمانەتەوە بە چەپڵە ڕێزان بووکمانەتەوە بە چەپڵە ڕێزان هەڵ هەڵە و شایی و گەنج و کچی جوان هەڵ هەڵە و شایی و گەنج و کچی جوان وای 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 بگەڵ سێ لەگەڵ زاوە بگەڵ سێ لەگەڵ زاوە دەستێک بگرن بۆ ئەو ماوە هەڵپڕن پڕ بە دڵتان تا وەختی ڕوندەمە و بەیان هەڵپڕن پڕ بە دڵتان تا وەختی ڕوندەمە و بەیان طبعا گۆرانێکی زۆر جوانە ئێستا بەشێکی زۆری لەو گۆرانین کە بینەرێک یا بیسەرێکی زۆری ئەبێ ئەو گۆرانیان کە بۆ بۆنێکی تایبەت ئەوترێ بۆ یادی لە دایک بوون بۆ خەنەبەندان لەبەری بەردەوام ئەم بۆنانە ڕۆژانە هەیە لە هۆڵەکان بیرە لەوە نەکردێتەوە بە ڤێرژنێکی تازە ئەم گۆرانی ئەپدەیت بکەیتەوە دووبارە وەڵڵاهی زۆر جار من برادران و هونەرمەندان ئەم پرسیاری زەرابتیان هەر دووبارە کردو پێمەڵێن ئەڵێن دووبارێکێنەوە بالفعل لە مێشکی خۆشمان دروست بووە کارێکە دووبارەکە ئەگەر دووبارێکی بەڵێ بە شێوازێکی تر و جوانتر ئینشاءڵڵا ئەو کاتە دووبارە بەرگەجیلی نوێ لەبەرەوەی تۆ هەموو کات و زمانێک هەر شایی و ئاهەنگ و ئەوانە هەرەیە و بەردەوامە بەڵام ئەگەر بە شێوازێکی تازە دروست بێتەوە جوانتریش بۆ هیواین لە ئایندا هیومان لێ بەش کچ و کوڕەگەنجانی زەواجیان نەکردەوە ئەو گۆرانێت لە ئاهەنگەکەیان دووبارە لێبنەوە لە دوای ئەوە کە سەردەم گۆڕا ساڵ گۆڕا چیت کرد لە هونەرەکە تا گەشتی بەچی و بەدەر لەوەش شارەزایکی باش لە مەقامات هەیە هەروەکوتە من لە ساڵانی هەشتا دەسم پێ کرد خۆمە لە دایک بووی کەرکک و لە گەڕێکی شۆریجار لە دایک بوومە شۆرجە حیاتەکە تر حەزمە کرد زیاد من خۆم بڵێن شتەکانم وەکو بڵێن سیناریۆ لە تەمسیل و خۆم نزیکە کردەوە توانیم ئەو سەردەمە لە چەند فستیڤاڵێکی بەغدا بەشدار بم لە میرەجانی بابل وەکو گۆرانی بێژ گۆرانی بێژ دوای ئەوە تر گەڕامەوە لەگەڵ کۆمەڵێکی هونەرمەندی شاری کەرکوک توانیمان درامایەکی تەمسیلیش بکەن خۆم دەورێکی سەرێکیم تابینی بوو بێ ئومێدی بێ ئومێدی لە دوو دراما بوو بێ ئومێدی و مارەکە تەمسیلی مارێکە من بەشدار بووم حەزمە کرد زیاد لە هونەر ینی هەستێک لە هەموو بوارەکانە دەرکەی خزمەتە هەبێت لە هونەری نوێیان چیت کرد من هونەری نوێ من توانیم ئاواز دابنم وەکو بۆ مامۆستا ناسری ڕەزازی گۆرانی بارگەی خەم کە شعر و ئاوازی منە بەڵام شعرەکە دەستکاری کرا لەلایەن کاک ئەحمەد محەممەدەوە لێرە و ڕێز و حرمەتەمەیە بۆ شاعرە بە ڕێزە یەکەم کۆپلێ شعرەکە هی منە دووەم کۆپلێ و سێم کۆپلێ هی کاک ئەحمەد محەممەدە ئاوازەکەی منە کاک ناسر و توێتەوە توانیم بۆ نەک بەس بۆ کاک ناسریانی کۆمەڵێکی هونەرمەندە وەکو نوری گەرمیانی و کاک عەلی زەنگەنە و کاک عەلی بێچارە و
ئەتر کۆمەڵیشتری نازانێت ساکە درست ناو داوایەکەم ئەوە یەکێکی ترە لە ڕۆژ بە ڕۆژ ئێمە کارمان کردو ینی ئەوەمان کردووە کە ئەو کاتە ئێمە کە تۆمارمانە کرد کاسێت هەبوو وەکو ئێستا نەبوو مەسەرەن بکرێ بە سید و یاخو ئستۆدیۆکان بە کەیفی خۆ تراکەکان بکەیت لەو کاتە تۆ تۆمارێکت هێنا لە ماڵەوە ئازفەکانت کۆ کردەوە ئەبوارێت 4 ئازر 5 ئاوز بە یەک خەت تۆمارەکرا گۆرانی بێژەکەش لەگەڵیانە ئەگەر هەڵەیەکت بکردایە لە نوێ دووبارەتە کردەوە ئێستا ئەلحەمدولله ئێستا مۆسیقا پێشی خۆتە ڕوا میوزیک لە وڵاتێکی ترەوە دێت تاخلە بێت تۆمارێکە دوایە توانانی بە ئارزووی خۆت گۆرانێکە تۆمارکەی کۆشتی تیاکەی یاخو ئیزافەی تری تیا بکەیت یاخو هەندێک ئێستاگە وای لاتووە دەنگەیە کە ناخۆشە خۆشیەکەن گوێ لەو دەنگە ناخۆشە خۆشکراوانە ئەگری حتمما گوێم لێ بووە حتمما بەڵێ گوێم لێ بووە ئەزانم چۆن کراوە ئەزانم چۆن پینەکراوە بەڵام من ئەڵێم هەبێ باشە هەتا خراپ هەبێ باش دەرەکەوێت تۆ ئەگە خراپ نەبینی باش نازانی قیمەتی باش نازانی مش بازارە هەموو شتێکی تابینی بەڵام ئینسان ئەوەیە تۆ خۆت هەوڵدێ شتێ بکەی بۆ خۆت بۆ مژووی خۆت ینی تۆ کارێ بکەی بەیانی داد و بەیانی یەکێتر بێڵێتەوە ئەوەیە درستە مامۆستاگیان با گوێمان لە گۆرانێکی تری خۆت بێ کە بە ئارەزوی خۆت هەڵی بژێرە کۆن بێت تازە بۆ ئەوەیتان پێشکەشەکەم باشە پارتێکین پرۆگرامەکەمان لێرە کۆتایی پێێنین پارتی دۆمی لە شوێنێکی ترۆ دەست پێەکەین گوێمان لە مەقامێکە بێ بە دەنگ خۆشەکەی مامۆستاگیان بێجگە لە تۆ کەسێ نیە لێم تێبگا لێم تێبگا بێجگە لە تۆ کەسێ نیە لێم تێبگا لێم تێبگا ئازار و ژان زامەکانم تیمار بکە تیمار بکە بێجگە لە تۆ شکنا بەم هیچ کەسێکی تر شەوان سینگم سەرینی بێ ئەوینم بێ بیپەرستم جارێکی تر ئەم جیهانە چۆڵ و هۆڵا شەوێکی شوم گەردوور بینێم دەوەرەوە ئاشنای کۆنماش بەرەوە دەوەرەوە ئاشنای کۆنماش بەرەوە پەڕەیەکی تازەی بێگەردەڵ دەرەوە پەڕەیەکی تازەی بێگەردەڵ دەرەوە پەڕێکی تازەی بێگەردەڵ دەرەوە ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵتان بەردەوامین لەگەڵ دەنگە خۆشەکەی مامۆستای گەورە مامۆستا حەسەن غەریب مامۆستاگیان سوپاس بۆ ئەو مەقامە جوانە دەنگێکی جوان مەقامێکی جوان ڕەسەن تا چەند هەستەکەی هونەرمەندی ئێستا گرنگیەوە بە مەقام بە فێربوونی مەقامات تا چەند ڕنگدانەوەی هەیە لە هونەر و لە گۆرانی وتنەکەیان وای بەداخەوە من وای بینم زۆر لاوازە جاران من ئاوا بە پێش چاوەکەوت و ئەم بینی و ئەم بیست ینی کە تۆ ئەڕۆشتیت بۆ تەلەڤیزۆن یاخو بۆ شوێنێک ئەگەر اختبارێکت بکردا جارە پێش هەموو شتێک اختباری مەقامیان لێت بەڵێ مەرجی ئەو تۆ حەوت مەقامی سەرەکیمان هەیە ئەبوایە تۆ حەوت مەقامە بە جوانی بوتایە بتخوێندایە دوای ئەوە فەرعەکانی بڵێن لە مەقامەکان کەوا دەرەچی مەقامی ئای و هیجران و ئەڵاویستی و ئەو مەقامانەی تر بڵێتەوە ینی ئێستاکە ئەبینم ئەوەی دێ خاسەتەن گۆرانی سەریع هەڵپەرچە شاد دروست بووە هیوادارم ئەو گۆرانی بێژانەی کەوا دێنە سەر بڵین شانووی هونەری گۆرانی بتوانن جارێ مەقامات لەبەرکەن و فێری بن باشە مەرجە هونەرمەندی هەموو شارەکان مەقامات بزانن یان بۆ نوێستای مازین کەرکووک و گەرمیان لانکەی مەقاماتە ڕەنگە بۆ هونەرمەندی ئەم شارە جیاوازتر بێ وەک لە هونەرمەندێکی دیکە مەرجە ئەوانش ئیلا بێ فێر بن خۆی ئیلا بڵێن ئیلا نا هەیە گۆرانی بێژمانەیە زۆر شوورەتی جوانی وەرگردو بە چەند بەستەیەکی جوان و ڕێکوپێک و مەقامیشی نەوتەوە بەڵام پێویستە ینی تۆ مەقام پشتێنی پشتە مەقام ینی تۆ
تۆنەکانی دەنگە زیاتر دروست دەکات و دەریەکاتەوە کە تۆ لەبارەی هونەرچیە. درستە. جاران ئێوە چۆن تەمرینتانە کرد؟ ئێستا تەمرینی سۆڵفێجێ بۆ خوڕە و هونەرمەندی ببیکە. تەمرینی ئەو ساو ئێستا هەر یەک شتە بەڵام ئێمە کاتی خۆی زیاد ئاهەنگمانە کرد. ئەو خۆی تەمرین بوو ئێوە بەردەوام گەڕای هەموو ڕۆژ کە گۆرانی بڵێ ئەو دەنگەت یانی ناکەوێت ئەو بڵێن ئەو قورگە ئەوش وەکو وەتەریکی عود وایە تۆ ئەو عودە لە ماڵەوە کە خەوانت ئەوەتەرە نەسبەکەی دابەزی دەنگی شەمان شێوەیە ئەگەر کارت پێی نەکرد شەوان یا خۆی ئێواران گۆرانی پێ لەوت بەتابەت ئێواران گۆرانی زیاتەوەترێ لە بەیانان لەبەرەوە ئێستا کە ئەنوێ هەڵەسێ ئەو تۆنانە هەمووی خەوتووە ئەبێ قسە بکەی هەتاکو تەمیەوە شێوە هەتاکو ئێواران دەنگت دێتەوە تایمی خۆ. درستە. باسی ئەو دەکرد تا چەند شارە زایت لە ئالەتەکان هەیە؟ من خۆم ئامیری عودە ئەژەنم و پیانوش ئەزانم بەس بەش بە حاڵی خۆم زیاتر لە عودەکە زیاتر بڵێ چەنا ئاوازم هەر بە عودەکە داناوە پێویستیشە گۆرانی بێش هەر ئامێرێک ئەبێ بزانێت بەڵێ ئامێرێک بزانێت بۆ تۆنەکانی خۆی تۆنی خۆی بزانم بدۆزێتەوە لە چی تۆنێک کارەکە لە چی تۆنێک مەقام ئەوترێ و ئەوانە بۆ خۆشی باشترە ئاوازێکدا ئەنە. ئێستا عودەکەت شکاوە بەداخەوە وەتەرەکانی باش نییە بۆیە نەمهێنا بەداخەوە کێشە ئینشەڵا بۆ پرۆگرامێکی پێش ئامادەکاریێکی زۆر باشی بۆکەین. مامۆستاگیان ئەمێ بگەڕێمەوە سەر بابەتێک کە لە پارتیەکەم باسمان لێوە کە تۆ ئاواز و هەنراوت بۆ چەندین کەڵە هونەرمەنداناوە یەک لەوانە دیارتریان ئەوەی هونەرمەندی گەورە ناسڕی ڕەزازیە. ئەمە هیچ چیرۆکێکی لە پشتەوە بوو کاتێ خۆت ئەمەت نووسیەوە ئەم ئاوازەتدانە؟ من ئەوەی ڕاستی بێ ئەوە کاتی دیمەنێکی کاگناسر و خاڵی خۆشببوو مەرزیەخانم بینی کە لە دووڕوڵاتەوە هاتنەوە کوردستان بەچی دەردەسەریەک و ئەوانە یعنی خۆمم خستە جێ ئەوان کەچی ئازار و بەسەراتێکیان بەسەر هاتووە توانیم ئەو شعر لە ماڵێکی برادێکی خۆم کاکبادین ئەو شعرم نووسی بارگەی خەمم هەڵگرد و هاتم بەرەو شارەکەم هاتم بەرەو دیاری شەنجی کەس و کارەکەم بۆ باوشی خۆشەویست دایکە دڵسوتاوەکەم تاکو بزانێت چەندە بەسۆیە ئازارەکەم. من کۆپلەکانی تر کاگناسر نێوتەوە بەس ئەمێوتەوە کۆپلەکانی تر هی کاک ئەحمەد محەممەدە کۆپلەکانی ئەوەی ترڵم گەڕامەوە بۆ ناوتان دڵم هەر ئێوەی ئەوێ بۆیە شەیدای کەرکووکەم دار و بەردین خۆشەوێ. شعرەکانی کاک ئەحمەد محەممەد ئەڵێ دڵم پرسە خانەیە سرم بە فریزستانە هەمیشە خم لە چاومە باڵاترین میوانە دڵم پرسە خانەیە سرم بە فریزستانە هەمیشە خم لە چاومە باڵاترین میوانە وەک باڵندەی لانەواز تەرە و بێ ناو نیشانم چەند شیری نەکەداڵم من خەڵکی کوردستانم بارگەی خەمم هەڵگرد و هاتمەوە بۆ شارەکەم هاتم بەراو دیاری شەنجی کەس و کارەکەم بۆ باوشی بەسۆزی دایکە دڵسوتاوەکەم تاکو بزانێت چەندە بە سۆی ئازارەکەم بە سۆی ئازارەکەم. شارەکەی خۆشم بڵێن کۆپلێک لەوەی کە ئەو نەیوتوە گەڕامەوە بۆ ناوتان دڵم مەر ئێوەیەوێ گەڕامەوە بۆ ناوتان دڵم مەر ئێوەیەوێ بۆیە شەیدای کەرکووکم دار و بەردیم خۆشەوێ بەڵێن بێ هەتا ماوم سرم لە کۆشی خاک بێ بەڵێن بێ هەتا ماوم سرم لە کۆشی خاک بێ شاد بم بە کاس و کارم هەتا مردن جێگام بێ بارگەی خەمم هەڵگرد و هاتمەوە بۆ شارەکەم هاتم بەراو دیاری شەنجی کەس و کارەکەم شەنجی کەس و کارەکەم. ئەی بژی زۆر جوانە خۆی گۆرانیەکە ئاوازەکە هۆنراوەکە زۆر جوانە جا ئەو کۆپلێشی کە لەو گۆرانیانە زۆر جوانترە تۆ خۆت هەوڵت نییە ئەو گۆرانە جارێکتر بڵیتەوە بەڵام بە هەمان هۆنراوە لە داشتەکان وتومە بەڵام وەکو تۆبار پێشی کاگناسن من کاتی خۆی 2001 بووە بزانم تۆمارم کردو ئەتر مایەوە لای خۆم
ئەو شعر و ئاوازم کە بۆ کاک ناسر نارد ئەو کاتە لە دەوری وڵات بەتر زەمانێک بوو زۆر قورس بوو وەکو ئێستا نەبوو ئەم بڵێن بەنامە و موبایل ئۆشتە نەبوو هەر تەلەفۆنی ئەرزیە بوو پەیوەندیم بە برادێکی خۆمەوە بوو کاک ئەحمەد کەرکووچی لەگەڵ کاک ناسرە ئەو شعریاندا گەیاندە دەسی ئەو لەوێ کە بیر و ئەوەی کردەوە کە ئەو بێتەوە ئەم شارە چی بڵێ ینی نەیەتوانی بڵێ من گەڕامەوە بۆ کەرکوو ینی باسی کەرکوو یەک بڵێن شاری ئەگرتەوە بەڵام ئەوکو هونەرمەندێکی گەوری چواپازێ هەستان لەگەڵ کاک ئەحمەد محەممەدە ئەو شاریان داڕژ ئەگەر ئاوا بیوتە تەنیا ئەبوو بۆ شار هاوتێتی کە سەربەندەکان زۆر پێ جوان بوو بارگەی خەمم هەڵگرتواتمەوە بۆ شارەکەم منیش بارگەی خەمم هەڵگرتواتمەوە بۆ شارەکەم مامۆستاگیان ساڵانێک دوور بووم لەم شارە منی هەر بژی مامۆستاگیان مەمنونم زۆر سپاس بەرهەمی تازەی خۆت چیت ئامادەیە چیت هەیە وڵی هەمە بەرهەمێکە نوێترین بەرهەمی تۆ بێ وڵی ئیشەڵا خوایار بێ سێ چوار گۆرانی ئامادە بڵێ دانێکیش نییە زۆرە باشە ئەزەکەی کۆپلێکت بۆڵێم وەڵام بۆ نامەمنونی شەوین بۆ یەکەم جار کۆپلەیەکی گۆرانی تازەی مامەسا لە پرۆگرامی ئەمە بڕۆ ئەم شەو هەم دیسان ناڵە و شینما لە مای خانەدا بەدەنۆشینما شەوێکام شەو وەگە شەوانی تر ناڵە و گریان و جێژە مەستیمە ناڵە و گریان و جێژە مەستیمە زۆر نەڕێنجای ئەیڤەن ئێستا بڵاو نەکراوەتەوە مامۆستاگیان لەگەڵ هونەرمەندە تازەکانە بینە چۆنە کێ زۆر هاوڕێتە هی کەرکوو گەرەوەی کەرکوو شارەکانی تر وەڵی من پەیوەندیم هەیە لەگەڵ زۆریان لە هەولێر لەگەڵ گۆرانی بێژەکانە لەگەڵ کاگنووریە لەگەڵ کاکی نوستتونچیە لەگەڵ کاکەتر گۆرانی بێژەکان زۆر باشە لە سلێمانش وەکو کاک لوقمان سەلیم و کاکە ڕەزا و زۆر گۆرانی بێژتر هەیە لەگەڵیان دانیشتنی شەوانەکەین پێکەوە باشە زیاتر دانیشتنی شەوان یان لایڤ موزیک ئەەکەیت لایڤ موزیکیشەکەم لەکوێ لە کەرکوو لە سلێمانی لە سلێمانی هەولێر بەڵێ زیاتر لەو شارانە هەستەکەم لایڤ موزیک گوێگری لە کەرکوو کەم بۆتەوە جاران لە کەرکوو زۆر پێش ئەوەی بڵین ئەو یانانێکەوە لە کەرکووکە بوو لە سلێمانی هەولێر نەبوو بەڵام پێچەوان ئێستا بۆچی هۆکاری ئەو پێچوانە بوونەوەی وڵی شار شڵژار نەمە ئەو شارە خۆشەی جارانێکەوە خۆمان ئەو خۆشەی جاران بەداخەوە لە هەموو لایەکەوە هەیە بکرێ بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر ڕێک وەکو جارانیشی لێنێتەوە تۆزێ ئەو بەر و بووم و ڕنگ و بۆی جارانی بۆ بگەڕێتەوە هۆکارەکان چین هۆکارەکان سستی و لاوازی خەڵکە خەڵک ئەسێکە ئێستا تۆ لە شارێکا بژی ئارامی بێ تۆ ئەڕۆی شتەکەی شت دروستەکەی پارە سەرفەکەی بەڵام تۆ ئەگەر ئارام نەبوو ناتوانانی شتێ بکەی بۆیە خەڵکەکە ئەوەی پارەدارە سەرمایه‌دارەکان ناتوان یعنی ئەوەکو جاران هۆڵەکان دروستکەنەوە بەڵام هۆڵی بەس شایمان هەیە ئێستا بەس شای ئەوکو بڵێ وەکو جاران یانەکان نەما باشە بەشێکی زۆری ئەو هونەرمەندانی لەم شارەوە دەنگخۆشن بەهرەمەندن لێزانن لە گۆرانی و مەقامات گلەی ئەوەکەن تا لەم شارە بندێر ناکەون کە بچنە شارێکی تر ئینجا لە هەموو ڕێوەکە دەروی خێران دێکرێت لە ڕووی ناوبانگەوە مادی و معنەویەن سەبەبی ئەمە چییە مامۆستاگیان ئێوە سەردەمی ئێوەش هەروە بوویان ئێستا گۆڕاوە خۆی دەنگ خۆت دەنگی خۆت فەرزەکەی بەسەر ئەگەر خۆت هونەرەکەت باش بوو خۆت فەرزەکەی بەسەر عالەمە بەڵام پاڵپشتی شەر دەورە بین ڕاستە ئەگەر ئێمە پاڵپشت نەبوو با تو هەر دەنگت خۆش بێ ئەوە هاوکار نەبێ جاران خۆ خەڵک هەر بە کاسێتێک لە ئێرانەوە وەکو مامۆستا حەسەن زیرەک کاسێتێکی تۆمارە کرد لە هەموو کوردستانە بڵاوە بۆ ئاگەشت بە قاچاقات ئەوە نەبوو بڵێ خۆ لە پاڵپشتێکی هەبوو کرد نەکاوە بوو بەڵام لەم ڕۆ بازار قەڵەباڵغە زۆرە بڵێ ئەبێ پاڵپشتت هەبێ بەداخەوە بالفعل تۆ هەتا نەچیتە دەروەی ئەم شارە خەڵکەکە نادناسی ناو شارە بەداخەوە بۆ یان ئێستاتر کەناڵەکان وای لێ هاتەوە ئەبێ بلانگیریت هەبێ بەداخەوە من ئێستا من ڕێز و حرمەتم هەیە بۆ کەناڵەکەتان من چەناجار چاوپێکەوتنم لەگەڵ ئەمان کردەوە من زۆر سوپاسیانەکەم دەستان خۆش بێ
ئەوە نییە بڵێت تۆ چێت و چێنی ئەوەی لێراکە وای لێ هاتوو بەداخۆ بەڵام تۆ لەوێ لەو شارات هەموو شتەکان دیارە. ڕاستە. سوۆشیال میدیا دەورێکی سەرەکی هەیە لە بڵاوکردنەوە و دەرخستن و بەناوبانگبوونی هەر کەسایەتیەک. ئێستا کەسایەتی زۆر هەیە لە سوۆشیال میدیا بەدەر لە هونەرمەندی گۆرانی بێژیش. خەڵکە هیچ هونەر و هیچ بەهرەیەکیشی نیە ڕەنگە خاوەنی یەکدنیا فۆلۆوەرز ئەوە کێشەکەمانە ئێمە ئاگاداری ئەوە بین ینی هەندێک ئەو کارانەکەەوە ئێمە ئیکەین بە شت خۆی هیچە زۆر خەتەرە ینی تۆ هونەرێک سەقەت دێنی ڕێکلامێکی زۆری بۆکەی ئەچێتە گوێی خەڵکە ئەچێتە گوێی مناڵە مناڵیش ئەتر خۆتەزانی گوێی تەقابولی هەموو شتێکەکە پاکە گوێی وەکو منتۆر نییە لە سەرەتای هەموو شتێکت بەهڵە پێوت بەڵا ئەڕوا ئەگە بە جوانی پێوت بە جوانی ئەوە بەڵام بەداخەوە ئێستاکە ڕقابە نەماوە جاران ڕقابە هەبوو ئەوە هەبوو چاودێر هەبوو نییە ئێستا. ڕاستە. خۆت سوۆشیال میدیا بەکارێنی؟ خی کەناڵێکی بچووکەمە هەیەتر لە یوتیوب ئەوەی جوان بێدایگرم ئەوەی شعرێکی باش بێ شێواوە بێدایگرم ئەوەش کاریگەرە ئەنی تۆ ئێستاکە و کەناڵی ئێوە مەسەرەن بۆ نمونە ئەم بەرنامەی ئێمە ممکنە 1000 کەس ببینێ من دوێنێ شتێکم داگرۆ ئەڕوا بۆ 300,000 400,000 مەسن بەس ئایا ئەو 400,000 هەمووی بینەری مەسەرەن هۆشمەندە ڕۆشنبیرە ئەوە مهمە چەندێ ئەڵێ کەم بێ لەوە باشترەکە دروستەکەم و خۆت لە زۆری وەری باشترە. لە هونەرمەندە خانمەکانی ئەم شارە ئەگەر بگەڕێین بووی چەند هونەرمەندمان هەیە ڕەنگە تۆکو هونەرمەندێک زیاتر ئاشنابی پێیان بیان ناسی وەڵاهی کەمنە کەمن بەڵێ بەس ئەوانی شەڵیان داوە وەکو خەردەخان داوای لێ بودەکەمەگەر ئەو کەرکوچی باشە خاتو چنار بڵێ چنار کەرکوشی داوای لێبوردنی یەکەم ئەمان ئەوەی سەر ناو شارەکان ئەمانن زیاد دەرەکەون. باشە بۆچی کچیتیانە تۆ بڵێ ئەم شارە دەنگ خۆشێک بەرەوەڵا تایەتی بەڵام دیارە لە ماڵەوە ڕێگیرن دیارە برا قبول ناکە دیارە دای قبول ئەتر ئەو کارانیش کۆمەڵگاکەی زیاتر سە تۆ هەب ینی ئەچیتە شارێکی تر زیاتر ئازادی تر هەیە ئەو شاری تر ئەوش دەورێ بینی. ڕاستە بەداخەواڵبەت من لەم پرۆگرامی خۆما بۆ خانمە هونەرمەند دەگەڕێم بە تایبەتی لە شاری کەرکووک شارەکانی تر هەڵبەت هەیە و زۆر و پرۆگرام کردومانە و ئەشیکەین لە ئایندەیە ئەوە نیە بڵێ بۆستین بەڵام ئەم شارە لانکەی هونەر و هونەرمەندانە مەقاماتە ئەوەی دەنگی جوان بێت لە ڕابردووە لەم شارەوە لەم مانتیقەیەوە سەری هەڵداوە گوناحەکە ئێستا ئێمە یەک دنیا دەنگ خۆشمان هەبێت سەرکوت بکرێن و بێدەنگ بکرێن. مامۆستا گومان لەبەر هەمێکی ترێ ببێ ئیتر کۆنی ئاتازای ئێمە کێشەمان نێ پێی ڕازین مەقامیان بەستە وەڵاهی بەدڵی خۆت پرۆگرامی خۆتە ئەیارە یارە 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 یار ئەیارە یارە یار ڕەفیقەت خەمی بەیانی مەخۆ ڕەفیقەت خەمی بەیانی مەخۆ بەم تۆزە عومرە مە بەدەست خەڕۆ ئەوانەی ئەژین 7,000 ساڵ وەکێکە لای من و ئەو تۆ وەکێکە لای من و ئەو تۆ لەم باغا لەو باغا لەم باغا باغەوانم باغی خەڵکی بە من چی غەریب و سەرگەردانم لەم باغا لەو باغا لەم باغا باغەوانم باغی خەڵکی بە من چی غەریب و سەرگەردانم غەریب و سەرگەردانم ئەی بژی دەنگ خۆش مامۆستاگیان ببرە من هەر پەرا بم بوو مەقام بەستەکان زۆر جوانە مهم وای ئەمە گومان لەو دەنگە خۆشە و لەو ئەدا جوانەی تۆ ئەبێ مامۆستا چەند زمان نەزانی وەڵا عەرەبی تورکمانی کوردی باشە ئینگلیزی کەم ئەوەی کە ئیشی پێ بێ بەفاڵان هەر های و هەلەوەگە نەبێ هەرەوەی باشە بە چەند زمان گۆرانی تووتووە و ئەیڵێ وەڵا عەرەبی موتووە ینی کەم شوێ لە تورکمانیش وتومە لە دانیشتنەکانە سەرەکەی مخابلەیەکە بێ لەگەڵ برا تورکمانەکانی سەر پێشەم ئاینجێک بێ لەگەڵ هونەرمەندانە برا تورکمانەکان ئەتر تۆ جیناسەیە هەندێک جیناسەیە من
هەندی جیناسی خۆم هەیە بکردمە بە کوردی ینی جیناس ئەوەیە تۆ شعرێکەڵی یەک کۆپلیس بەڵەن شعرەکە سێمان ناداتەوە مەسەلەن بە نمونە بۆ نمونە مەسەلەنەی سەرکەوە باشە کۆتر نییە سەرکەوە باشە عالم گەیشتە سەر مانگ دەتۆز دەتۆش سەرکەوە لە چەند دێ لە چەند دێ پرسیارم کرد لە چەند دێ بۆ هاتنی ئەو یارم پێمیان نەوت لە چەند دێ ینی کات و دێ دروستە چەند دێ ئەوە شوێن و کاتەکەی تورکمان ئەمەی زیاد هەیە مەسەن ئەم ئوسوڵە بە تورکمانی ئەم جیناسێک کردوت ئەبێت تۆش لەگەڵیانە ئەو جیناسە بە جوانە ئەمە شارەزایکی باشی ئێستا من جیناسێکی خوا لێ خۆش بوو کاک جیهاد تورکمانە ئەڵێ یێرەڵماس kimse bizden yaralmaz. Yaralmaz. Kimse bizden yaralmaz. Belediyer her de var. Beşer altın yaralmaz. Ama yani Ali hem خاك يرل كسد لناتواري من خاك بالسنة yaralmaz. دوای علي دكو هي خلقكي altın بيو خاككي الماس بي. جوانا. أو الشرحكي ناقاته وكو هالبعد هالشيكا وري جراوك وخوي معنا نايا بلام بكوديكي أمتي قشتي. أو برادرك نكتة تام مبلهم. أرى والله. ملافرات ديرو الرز وحرمت ما هنا المندى عازفهم قولاني بيجي. كانت تقول لقال كاك علي زنقنا يوم. باري قرزي جدابو بكابرايك عربي برادري. باشا. ساعة الصالة بدوي الرأي كرت. أنت الروج يقيق قلت كاك باركم برو بكرت. كابرا وتي والله بعربي وتنديمه همزة مسألة خمان هي عليه يستشير الريم ومينه مينه كيم ديتي أو كردي بعربي ودي هسه لا جيب لي ثعلب وسط شو كتبت ثعلب وسط نبدأ الشوان أو بنداني كبكردية بيكي تزباني كتير رجع هيك تينا قدام وانا أنا بخشة مرة كويتو أبو كتوش أجر تروح معنا بكيتو كردي معنا حتى معنا كينا قاعد درس والله من بكردية كيتي قشتين ما مصايان بزانم لە باخەکەت زیاتر ئەمانیتەوە یا لە ماڵەکە هەڵبەتە من کەمە لە پرۆگرامی لەکەین باخی تایبەتی مامۆستایە وڵی من ئەم باخەم بووم هێوان زیاد کردوتەوە کۆمەڵێکی هاوڕێی خۆشەویست لە دوور وڵاتەوە دێنەوە لێرە میوانە بن لیان میوانەکانی ئێران کە دێنەوە تۆ لەکوێ شوێنێکی گەورەتە بێ و بیبێتە ماڵ و نەختە ساڵاتە بێ ئێرە زیاتر بۆ میوانە خۆم حتمما لە ماڵە بەڵام میواران تایبەت ئەگەر ئاهەنگم نەبوو لێرە میوانەکانت میوانی خزم و کەسن یان دۆستی هوەرین هەموو تایە دۆستی هوەری تایە خزمی تایە ئیتر بۆ کراوەی بۆ هەموو لایە هەر بژی ماڵە هەر ئادەم بێ دەرگای بۆ ئێمە شواڵا بوو زۆر جار لە ڕۆشنبیرەکە کە فیستیڤالێکە کرێ لە خەڵک لە کەلارەوە دێ خەڵکی لاولێرەوە دێ لە ستێمان من پێشوازیان هێکە هەر بژی هەموو کاتی من دەرگام وڵایە هەر بژی مامۆستاگە ماڵت هەر ئاوەدان بێ ئینشاءالله بە ساحێب ماڵ بی جا ئێمە وردە وردە بەرەو کۆتایی پرۆگرامەکەمانە چین من هەموو پرۆگرامێکم بە گۆرانی کۆتایی پێێنم جا ئەگەر تۆ پەیامێکت هەبێت لێرەوە بۆ کەسێک دواوتە شتێکە هەبێت خۆش بێ زۆر زۆر بە خێراتمتانەکەم دەستی هاوڕێیانیش خۆش بێ کەەوە ئێستا لە پشتی وا کامیرن دەستی یەک بە یەکیان ئەگوشم ماچانەکەم دەستی جەنابتیش خۆش بە هیوادارم هەروە هونەرمەندان بەسەرکەنەوە ئەمە لەبەر ئەوەی دەرد و ئازاری هونەرمەندەکە ئەترێت ئەوەی لە دڵیا بێتوانێت دەری بەڕێ دەستان خۆش بێ لە کۆتاییشە حەزەکەم ئەم پارچەمەخام بەرئافو هەستەتان باشە با من ماڵ ئاوای خۆم بکەم اینجا بە بەرهەمێکی مامۆستا کۆتایی بە پرۆگرامەکەیانی زۆر زۆر دڵخۆش بووم ئەزیزان کە ئەم پرۆگرامم لەگەڵ ئەم هونەرمەندە ئەزیزە مامۆستا حەسەن غەریب پێشکەشکردن ئومێ دەکەم جێگەی ڕەزامەندی ئێوە بوو بێت بەدڵی هەموو لایەکتان بوو بێت هەڵبەت چۆن ئێمە هونەرمەندە تازەکان بەسەر ئەەکەینەوە هونەرمەندە کۆن و دێرینەکانیش بەسەر ئەەکەینەوە ناکرێت تەنها یەکچینی و یەکلایەنیان بگرین ئەمانەتی هەڵکێشێکی جوام بکەین لە نێوان هونەری کۆن و هونەری نوێ ئومێ دەکەم پرۆگرامی ئەم هەفتەیەتان بەدڵ بوو بێت هەفتەی داهاتوو لەگەڵ هاوکارانم لە شوێنێکی تر و لەگەڵ میوان و کەسایەتێکی ترە گەڕێنەوە خزمەتان من بە خێر و خۆشی و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ هەندێک کەس زۆر بێوەفانەی فرۆشن بە چوار و سێ هەندێک کەس زۆر بێوەفانەی فرۆشن بە چوار و سێ ئاگداری دڵت بە بابرینداری نەکەن هەموو دکتۆری دنیا نەخوازە چارەی نەکەن هەموو دکتۆری دنیا نەخوازە چارەی نەکەن. Thank you.